کچ و ئافرەتە بێ زۆر وەعی بێت زۆر هۆشیار بێت یعنی زۆربەی هەرە زۆری ئافرەتەکان ماڵەکان ئەم ئەپانە بەکارەهێنن ئەم ئەپانە بۆ خۆیان تۆڕن یعنی ئەم تۆڕە ڕاوچی ئەینێتەوە بۆیە ئەگەوریانە بی ئەکەویتە ناو تۆڕەکەەوە پێوە ئەبیت بزانە کەسێک ئەدت بۆ ئەنێریت ئەم کەسە کە مەجهورە لە لای خۆتی یەکسەر بلۆکیکە پاشان ڕێگەمە دەبەهی شێوازێک دەرگای ماسنجەرەکانت وڵا بێ بۆ هەموو کەسێک واتان نامەی گشتی دابخە ئیلا ئەو کەسانی کەوە نزیکن فرێندی خۆتن خزمت کەس وەکو پیاوە وەکو برایە وەکو ئامۆز یعنی وەکو خوشکە وەکو محاریمەکانی خۆتە دەرگا بابەست بەو کەسانە وڵا بێن نامەت بۆ بنێرن کاتێک ئافرەتێ تووشی غەڵەت ئەبێت باشە ئەم تۆڕە وەکووتم نێچی یعنی ڕاوچیەک ئەینێتەوە کاتێک ئەم ڕاوچیە تۆڕەکەت بۆ هەڵەدا ئەبێ وریابی نامەیەکی بۆ تۆ ناردووە نابێت تۆ جوابی ئەم نامەیە بیتەوە ئەسڵەن ئەبێ خۆت فێری ئەوە بکەیت خەڵکی بێگانە و خەڵکی نەناسرا و نامە بۆ تۆ نەنێرێت زۆر بەداخەوە یعنی ئەم سناپەت هەیە باشە تۆ چۆن ئەبێت یعنی ئەم هەموو ستۆریە بڵاو ئەەکەیتەوە ئەڵی بۆ فلان برادەر مێنێرم باشە فلان برادرت برای هەیە فلان برادرت ئامۆزای هەیە ڕەنگە کۆپیپەستی کات و لە لای خۆی بینێرێ بۆ برادەرەکانی و ئەو ڕسمەی تۆ ئەو ڤیدۆی تۆ دوو ڕۆژتر بە شێوازێکی خراپ بەکاری بێنە یعنی ئێستا حالێن لە تۆڕی کۆمەڵایەتی تیکتۆک ڕسمی ئافرەت دائەنێن و ژمارەی لێ ئەدەن لە کاتێکام ئافرەتە ئاگای لە هیچ نییە ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە باشە ئاگای لە هیچ نییە ژمارەیەکیان لێداوە ئەڵێ ئەتوانی پەیوەندیم پێوەکەی بۆ کاری ناشەرعی یعنی من لەش فرۆشم لە کاتێکە ئەم ئافرەتە ئافرەتێکی زۆر پاکداوێنە بەڵام ڕسمەکەی لە ستۆریا بڵاو کردوتەوە یان چۆن بڵێ سکۆرێکە ناردۆتی بۆ ڕەفیقی ئەم ڕەفیقی چووە خیانەتی لێ کردووە ناردۆتی بۆ کوڕێ کە مەبەستێتی ئەم کچە بشکێنەوە ئەم بنەماڵێ بشکێنەوە کەواتە لە ئێستایە ڕاوچیەکان هێندە مەترسیدارن ئەو تۆڕانی کە هەڵێدەن ئەبێ تۆ خۆل لە تۆڕەکان بپارێزی ئەبێ زۆر وریابی یعنی ناکرێت تۆ فۆلۆی هەموو کەسێک بکەیت ناکرێت نامی هەموو کەسێک جواب دیتەوە ناکرێت سەیری هەموو ڤیدۆیەک بکەیت